بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز لە بەرنامەیەکی تر بەرەو ئایندەیەکی گەشتر بەیەوەی عزیز شاد دەبینەوە. میوانی ئەم جارە مامۆستا دارا حەمامین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و هەروەها لە زۆر لە وێزگەکانی تردا بە مامۆستا دارا ئاشنان. مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتەی کە بەیەمت بەخشیوە. دیارە جەنابەت ئێستا هەم کەسێکی دانەبڕاوی لەناو کۆمەڵی ئیسلامیەوە هەم ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دووە لەناو وێزگە جیاوازەکانیشە بەتایبەتی کە لە دوجاردا کاندید بووی بۆ پەرلەمانی عێراق. لەوێەوە دەست پێ یەکەم کۆمەڵی ئیسلامی دەتوانێت لە 4 ساڵی داهاتوو یا لە داهاتوودا چی بکات؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو بۆ بەڕێستان بۆ بینەرانی کەناڵەکە. لە ڕاستیدا هەموو کۆمەلگایەک بۆ بەڕێوەچوونی بە درێژایی مێژوو پێویستی بە ئیدارەیەک بووە کە شێوازی جۆرا و جۆری لە خۆی گرتووە. ئەگەر هۆزێک بوو بێ سەرۆک هۆزێک و بەرنامەیەکیان هەبووە، ئەگەر سیستمێکی ئاینی هەبوو بێ پێغمبەرێک هەبووە کە خۆی پەروەردگار ناردوویەتی و بە بەرنمەیەک و خەڵگەی کۆبۆتەوە، ئەگەر دوجاریش گۆڕانکاری دروست بوو بێ لە کۆمەلگایە وەکو لە یۆنانی قەدیمە خەڵک بە هەڵبژاردن نوێنەرەکانی خۆی دیاری کردو بە شێوازی جۆرا و جۆری هەڵبژاردن. بۆیە بەردەوام کۆمەلگا پێویستی بە بەڕێوەبردن هەیە، پێویستی بە کەسانێکی وەکو چۆن لە ناو ماڵە ئەبێ باوکێکە بێ سەرپەرشتی بکە، بێگومان لە هەموو کۆمەلگایەکیش پێویستی بە حکوومەت و ئیدارەیەک هەیە کە سەرپەرشتی بکە. لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئەوەی کە ڕۆڵ دەبینێ بۆ بەرەو پێشچوونی هەر کۆمەلگایەک ئەو حکوومەتانن یا ئەو کەسانن کە نوێنەرایەتی خەڵگەکەن بۆ سەرپەرشتی خەڵک، بۆ دروستکردنی حکوومەت، بۆ داکۆکی لە مافەکانیان، بۆ بەڕێوەبردننی وڵات، تەنانەت بۆ وشارکردنەوەی خەڵکیش، چونکە ڕێکێک لە ڕۆڵە گرنگەکانی حکوومەتەوەیە خەڵک چۆن وشارکاتەوە، چۆن لە قوتابخانەیەکە مامۆستا قوتابیەکان فێرەکە، حکوومەتیش هاوڵاتیان فێرەکە چۆن وشار بن، چۆن داوای مافەکانی خۆیان بکەن، چۆن بزانن ماف چییە و چۆن وەردەگیرێتەوە و چۆن پەیڕەوی لە یاسا بکەن و بزانن کارە پەسەندەکان چین، کارە دزێوەکانی چین، خەڵک لێ دوورکەوێتەوە. ئەمەش هەمووی هەرکی حکوومەتە وشارکردنەوەی خەڵکیش. لە کاتێکا حکوومەتەکە حکوومەتی خەڵک بێ، یعنی ئەو کەسانەی کە نوێنەرایەتی خەڵک دەکەن ڕاز بن لەگەڵ دەنگدەرەکانی خۆیان و بتوانن باش ڕابەرایەتی خەڵک بکەن، دەتوانن نوێنەرێکی دڵسۆزیان من لە هەموو شتێکا خەمیان بخۆن، ژیان و پێداویستەکانی ژیانیان و خۆشگوزەرانیان و هەتا وشارکردنەوەی تاکەکان و تا خوێندن و تا تەندروستی و هەموو شتێکیان بۆ دابینکە. لە کاتێک شاکە کەسانێک دەچنە ڕابەرایەتی خەڵک دەکەن و دانەوێت حکوومەتداری نوێنەرایەتی خەڵک بکەن، کەسانێکی گەندەڵ و موشەخۆر و هەلپەرست و بەرژەوەندی ویستن، ئەوەندەی بەرژەوەندی خۆیان و تاقم و گروپ و حیزب و بنەماڵەکان دێتە بەرچاو، بەرژەوەندی خەڵک نابینن، تەنانەت نەک ناتوانن خزمەتی خەڵک بکەن، نەک پێداویستە سەرەکیەکان بۆ خەڵک دابین ناکەن، بەڵکو خەڵکیش وشار ناکەنەوە. زۆرتر ئیش لەسەر گەمژاندنی خەڵکەکەن، حەزەکەن خەڵک وشار نەبێ، خەڵک تێنەگا، خەڵک خوێندەوار نەبێ، خەڵک ڕۆشنبیر نەبێ. منەوەی ئەمڕۆ لە کۆمەلگای کوردەواری ئایبینم لە جیهانێکە کە دنیا زۆر بەرەو پێش ڕۆیشتەوە، ڕۆژ بە ڕۆژ گەلان بەرەو پێش دەچن و حکوومەتەکان باشتر خزمەتی خەڵکی خۆیان دەکەن. لە کوردستانی ئێمە بەڕاستی دوای چەندین ساڵ لە حکوومەتداری دەتوانم بڵێم هەر لە دوای ڕاپەڕینەوە یان لە یەکەم دروستبوونی حکوومەتی کوردیەوە لە ساڵی 92 هەتاکو ئێستا ئەم حکوومەتە نەیتوان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوا گەڕاوەتەوە بەداخەوە، نەیتوانی پێداویستی سەرەکیەکانی خەڵک لە ئاو و کارەبا و قوتابخانە و نەخۆشخانە دابینکە، نەیتوانی وە مافە سیاسی و ئابووری و کەلتوریەکانی ئەم خەڵکە دابینکە و نەیتوانی وە ئاسی خوێندن بەرەو پێشبەرێ و نەیتوانی وە کۆمەلگا و شیارکاتەوە، بەڵکو بە پێچەوانەوە کۆمەلگای لێک هەڵترازاندووە، کێشەی زۆری بۆ دروست کردووە، کارێکی وای کردووە کە تەنانەت خەڵک متمانەی بە دەنگدان و بە پرۆسەکەش نەمێنێ، ینی تووشی بێهیواییەکی وا بوون، نازانن چۆن گۆڕانکاری بکەن لەم بارودۆخەی کە هەیە. خەڵقیان وا لێ کردووە خەڵک داوای مافەکانی خۆشی نەکە، بۆیە لە بارودۆخێکی ئاوادا بەڕاستی ئەڵکی سەرچانی خەڵکە بە تایبەتی بەش لە کۆمەلگا و شارەکانە بزانن کێ دەتوانن نوێنەرایەتی خەڵک بکەن، چێ ناوانن دەرەژایی خەباتی خۆیان نەویستووە، بەرژەوەندی حیزبیان نەویستووە، سەرکردە و بەرپرسەکان و ئەوەی پۆستیان وەرگتووە گەندەڵ نەبوون، خیانەتیان لێ نەکردوون، درۆیان لەگەڵ خەڵک نەکردووە. یعنی تۆ ناکرێ مەسەلەن پرۆسەیەکی گەورەی وەکو بە ناو ریفراندۆم بکەی، هەموو گەلانی دلەیە بڵێن مەیکەن، حیزبە سیاسیەکان بڵێن مەیکەن، خەڵک بڵێن کاتی نییە، دوجار بیکەی مەرزەکان داخرێ، فڕۆکەخانەکان داخرێ،
نیوەی خاکی کوردستان لە دەست بدەیت ئێستا شانازی پێزی داگیرکەر بێت لە بەشێکی کوردستان نیوەی داگیرکە ئێستا شانازی پێ بکەی بڵێ کارێکی باشمان کرد کارێک بکەی لە کارنامەی جاری پێشووی هەڵبژاردننیە و حیزبەکانە بە تایبەتی ئەو حیزبانەی کە ڕیفراندۆمیان کرد گوت دەوڵەتی کوردیتان بۆ دروستەکەین ئێستا پیان ئای بە باسیشی بکەن ئێستا شانازی پێوە دەکەن هێشتا ئەوە ئەمە گەوجاندنی خەڵقی پێڵەن بەڕاستی ئەگەر میلەتێک وشار بێ سزای خەڵگەدا بۆیە بەڕاستی من پێم وایە کۆمەڵی ئیسلامی و هەر حیزبێکیش بتوانێت ئاوا لە بەرەی گەلدا بێ بەرژەوەندەکانی خۆی وەلا بنێ لانی کەم خەڵک چاواشەنەکە شایانی ئەوەن کە خەڵک دەنگی پێبدا بۆی نوێنەرایەتی بکە لانی کەم بزانە چیەکە کاکە لە تەواوی دنیام گۆڕانکاریانە بەڕێوەن ئەمریکا کۆماریەکان لەسەر حکوم بوون شەڕی گەورەی عێراق و ئەفغانستانیان کرد بەڵام دوجار دیموکراتەکان هاتن وتیان ئەم شەڕی کرا لە عێراق و ئەفغانستان لە بەرژەوەندی گەلانی ئەمریکا نەبوو خەڵقی ئەمریکا کوژرا مەسرفێکی زۆرمان کرد سوودی بۆ ئێمە نەبوو عێراق چۆ باوەشی ئێرانەوە ئەفغانستان بۆ ئێمە نەبوو شەڕی ناوخۆ دروست بوو ئێوە غەڵەتتان کرد خەڵقی نامەوە زاکەیە دەوتیانەوە دەنگیان پێنەدانەوە دوو خلیش لەسەر یەک هێشتا هەر کۆماریەکان نەهاتنەوە هەفتەیەک بەر لە ئێستا لە سویدا هەڵبژاردن کراوە چەند ساڵە ڕاستیستەکان نەهاتوونە پێشەوە ئەم جارە یەکەمیان هێنا لە پەرلەمانە لەبەرەوەی پیان وا بوو بە خەڵقی سویدیان وت ئەمانەی تر ئەم حیزبانەی تر پشگیری ئەم خەڵکاناکەن کە سویدینی و هاتوونە وڵاتەکە مەشاکیلمان بۆ دروزەکەن سەرێشە دروزەکەن کاری نابەجێیەکەن پێچوانەی دابوو نەریت و کەلتور و یاسای سویدە لەبەرەوە نابێ پشگیری ئەوانە بکەین ئەبێ سنوورێکیان بۆدانین چی کە نەیەڵین بێنە ناو سویدەوە هەر خەڵک لەسەرەوە بۆ یەکەم جار دەنگی پێداوتیانە قسانە لە بەرژەوەندی ئێمە دوو نموزەجی جیاواز جیاواز لە هەرێمی کوردستان بۆ نموناوان بەرژەوەندیەکانیان لە دەرەوەم سەوگەر نەکردووە دیان سزایان دەدەن بە دەنگدان بەڵام لە هەرێمی کوردستاندا تەنانەت مافە سەرەتاییەکانی ناوخۆش دابین ناکرێت بەڵام هێشتا خەڵک ڕەنگە سزای ئەم دەسەڵاتە ئەوانەش سەریکە ئەوان ئەڵێن ئێمە کوڕی ئێمە لە وڵاتی ئەمریکا بۆ بکوژرێ بۆ عێراقی کە نازانین مەسیریی ئەوان گەڵێن لە سوید ئێمە ئەم وڵاتە وڵاتێکی دۆڵەمەند و خێر و بێرێکمان هەیە ئەمانە کە دێن لە وڵاتانی ترە وەریانەگرین و پارانە دەنێ و بە خێویانەکەن و کۆمەڵێک شت بیر لێکەنەوە لەوانەیە بە پێم وایە باگراوندی دینیشی هەبێ خەڵقە مسلمانەکەی کاچێ زۆر مناڵیانە بێ و زیادەکەن و ئەوان کەم ناکەنێکێک لەو خاڵانە باسیەکەن خەڵکەکاڵێ ئەمە کاوابێ ژیانی ئێمە تێگەدا بێ بڕیار بدێ ئەمانەی ئێمە بەڕاستی 5 ساڵ و 10 ساڵ و 20 ساڵ نییە هەر تێکی دەن هەر خراپتریەکەن بەس کۆمەلگاکەشیان وا لێ کردووە کە وشیار نەبێ بۆیە بەڕاستی کۆمەلگا تۆزێ وریا بێ باشە و خەڵک بناسێ باشە و دۆست و دوژمنی خۆی بزانە لانی کەم خاوەنی بڕیار بە یعنی من پێم وایە بێ هەڵوێستترین کەس ئەوانن کە بڵێ بەشداری هەڵبژاردن ناکی ئێمە تۆ باشە پلانت چییە ینی ڕازی ئەم دەسەڵاتە بەم شێوازە بمێنێتەوە ئێمە لەم ڕۆژگارەیە لەم وڵاتە دەوڵەمەندەیە خەڵک چاوەڕێەوە بکات لە ساڵێکا 5-6 موچەی بنە و دوایی بەڕێکە بەڵام ڕەنگە بڵێ کۆمەڵی ئیسلامیش هیچم بۆ ناکە یا ناتوانێت هیچم بۆ بکە یا فڵان حیزبیتر ناتوانێتم بۆ بکە هەمووی گیرۆدی دەستی دوو دەسەڵات ئەوە هەر کەسێک پلانی هەبێ ئەو هەر کەسێک هەڵوێستی هەبێ بەردەوام بە دوای گۆڕانکاریاگەڕێ و بەردەوام لە قۆناغێکە ناوەستی ئێمە دوو حیزبمان هەیە تەجروبەکراونەوە تاقیکراونەوە بابێن کۆمەڵی ئیسلامیش تاقیکەینەوە کۆمەڵی ئیسلامی تاقیکەینەوە بۆی بزانین ئەوان چۆن دەبن کۆمەڵی ئیسلامی ئەوەندەی کە لە حکوومەت دابوون وەزیرەکانیان دیار بوون لە هەموو کابینەکانە من خۆشم یەکێک بووم لە وەزیرەکان کە سوپاس بۆخوا ئەگەر گەندەڵی و کەم و کوڕێکمان هەبووە لە هەموو شوێنێکا باسەکرا بە تایبەتی خۆ حیزبەکانی دەسەڵات باسییانە کرد و خەڵقی زانیوێت ئێمە چۆنیشمان کردو لە وەزارەتەکانی خۆمانە کە ئەستەنگی زۆریشمان بۆ دروست کراوە کۆمەڵی ئیسلامی چەندین ئەندام پەرلەمانی هەبوو وەزانیان ئەندام پەرلەمانەکانی لە بەرەی خەڵک دابوون و سەریان شکاوە تیاوان هەڵدراوە لیان دراوە بەس کۆڵیان نەداوازیان نێناوە خەڵک زانێت کۆمەڵی ئیسلامی توانیوێتی لەم چەند ساڵی ڕابردوو هەڵوێستی هەبێ لەگەڵ خەڵکا و لە بەرەی خەڵکا بوو بێ و لە خۆپیشاندانەکان و لەسەر شەقام و ئەو ژۆکەوە خەڵکە تووشی نانبڕان و دەرکران و گیران و پەلاماردان و هەموو ئەمانەی بینیوە ڕۆژێک لە ڕۆژان سنگەرەکان و بەرەی خەڵکی تێک نەداوە لە کاتێکا بەجێ نەهێشتووە لە کاتێکە ئەگەر کۆمەڵی ئیسلامی بەرژەوەندی حیزبی خۆی بویستایە لەگەڵ دەسەڵات ڕێکەوتنی یەکرد و نەبوو جێ ئەبڕا هاوکاری زۆری شێکرا و هیچ کێشەیەکیشی نابوو و پۆستی زۆریشی وەرەگرت و بەڕاستی توانی خۆشیۆکە و دەسەڵاتە بژی و با میلەتیش لەولاوە بکەوێت زۆر باشە بەڵام بۆچی کۆمەڵی ئیسلامی بەم شێوازە دەژی کەچی هێشتا خەڵک هەڵوێستی وایە بەڵام هێشتا لە دوای 27 ساڵ خەڵک چۆپڵە بۆ بەڵێنەکانی دوو حیزبی دەسەڵات لێ دەدا ئێستا لەسەر شەقامەکان لە کاتێکدا هەمان دوو حیزبی دەسەڵات ماوەستا دەرەکەوتونەتەوە گیانی یەکتر قسەکان یەکتر ڕەتەکەنەوە کە ئەمیان ناڕاستەکە و یان ناڕاستەکە خۆی لە ڕاستیدا ئەوەش جۆرێکی ترە لە بە تعبیری من لە خەڵەتاندنی خەڵک ئەم دوو حیزبە بۆی دەنگەکان جارێکە بە خۆیان کۆکەنەوە ئەمیان ئەڵێ من پەرێزم پاکە و زۆر شەریفم
گەندەڵی و دزی و خیانەت من نەبوو ئەوان هیانە و دەنگ بە من بدەن و ئەمانی جاڵی کاکە ئێمە ڕوبەڕووی ئەو خیانەتان نابینەوە کە ئەوان کردیان دەنگ بە من بدەن بۆی کە دەنگ دەڕاکێشنەوە بۆ لای خۆیان وەکو تەوزیع یا دوار وایە ینی شەکانیان دابەش کردووە بەڵام لە ڕاستیداوە حەقیقەتەکەیانە حەقیقەتی ئەوانە ئاوایە کەیبینی پێ بەداخەوە ینی لێرە کۆمەڵی قیەم هەیە نییە کاتی خۆی لە بەریتانیا ڕاپرسیە کرا ئایا بەریتانیا لە یەکێتی ئەوروپا جیابێتەوە باشە جیانەبێتەوە کە بۆ ئەندامی ئەم یەکێتیە و سوودی زۆری لە بینیەوە بەڵام خەڵکەکەیوت ئێمە لە بەرەوەی بەریتانیاکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکانی یەکێتی ئەوروپا بوو ساڵانە پارە بدا بۆ ئەو وڵاتانەی کە هەژارن لە یەکێتی ئەوروپا بە تایبەتی ئەوانەی لە ئەوروپای ڕۆژهەڵات بوون ئەندام لە یەکێتی ئەوروپا خەڵکە کەوتیان ئێمە ئەم پارەی بۆچی بدەین بەوانە ئەنجا باشە بۆ ئەم هەموو پۆڵۆنی و لیتوانی و لەو بابەتانە بێن لە بەریتانیا ئیشکەن و پارەی خۆمەمانیان بدەینێ خۆشمان بێ ئیش بین نەخێر کاکە ئێمە یەکێتی ئەوروپامان ناوێت سیاسەت مادارەکانیان دایانزانی ئەمە لە ڕووی سیاسی و ئابوووریەوە زەرەدێکی گەورە لە وڵاتەدا لە یەکێتی ئەوروپا جیابنەوە هێزی بەریتانیا بە ئەوروپاوەیە بەس خەڵکە کەوتیان نا لە بەرژەوەن دیەمەنی ڕاپرسی گەل بڕیاری داوە لە 151 تەنها وتی جیابینەوە لە 149 کە خەڵقە سیاسەت مەدار و ڕۆشنبیر و شارەزاکە بۆیان زانی مەترسی هەیە بەس مهمەیە ئەوان زۆرتریان هێنا بڕیارماندا جیابینەوە سەرۆک وەزیرانی بەریتانیا ئەو کاتە دەیڤید کامێرۆن بوو لە حزبی کۆنسەرواتیڤ یەکسەر هەر عینی شەو هاتە سەر تەلەڤیزیۆن وتی من داوا لێبوردنەکەم من ناتوانم کاپتنی کەشتیەک بم لە دەرەوەی یەکێتی ئەوروپا من ئیستیقالەم کرد چێ بەڕێوەی بابی ئیستیقالەی کرد وازیێنە ئەمە بەڕاستی ئەمە خەڵکێکە کە وجدانی هەیە خۆ کاکە لانیکەم دینی نییە وجدانی هەیە ئەزانێم من ئەمیشەم پێ ناکرێ خیانەت لە میلەتەکەم ناک ئەمە ئێمە ئەو ڕۆژێش کەس دەخۆن باشتر سنگ دەرەپەڕێنن ئەو ڕۆژانەی کە دۆڕێن ئەنجا پیانە ئەیبنێ باشتر دێن قساکەن یعنی وەکو شێخ ڕەزا ئەڵێ چەرمی ڕووی هەندە قایمە شمشێری میسری نایبڕێ نازانم گەر بە کەوشی چەند ساڵ نادڕێ ئەمانە لەو بابەتەن تەنان مامۆستادارە ئەمانە هێنانی هێزی بێگانە بۆ ناو جەرگەی پایتەختیش ئێستا بە شانازی باسیەکەن ئەزانکی خۆ من بۆیە سەرتا باسی ئەوم کرد ئەمە میلەت وشیار بەڕاستی وشیار نییە ئەگەر ملیت وشیار بێ ئەو ڕۆژانەی ئەمانە چەند سوپای داگیرکەران دێنە ناو کوردستانەوە بوو جارێک ترسی قەومەتمانیان پێ نەکاو خۆیان بۆ بەکوژ نەچاو سنگ بە گولەوە نەنێ کاکە هەر هێزی چەکدار کوڕی ئەم میلەتەن کوڕی فەقیر و هەژاری ئەم میلەتەن کوا موچەوکانیان خاوەنی 16 ئۆکتۆبەر بەڕاستی نییە نا کوا خزمەتکردنیان کوا موچیان کوا ژیانیان تاکەی یعنی پشتیوانیان لێکن 16 ئۆکتۆبەری ناوێ گرنگەوەیمە لە 150 کوردستانمان لە دەست داوە کێ لە دەستی داوام دوو حیزبە لەی بەرپرسیارن بڕیار هی ئەوان بوو ڕیفراندۆم هی ئەوان بۆ هێزەکان هی ئەوان بوون گفتوگۆ و دانووسانی ئەوان کردویانە دەرەنجام هەمویان لە دەستدا دەرەنجام ئێمە کاکە مەرجەکانیشمان لە دەستدا دەرەنجام شکۆشمان لە دەستدا شکۆی میلەتێک شکێنرا بۆ ئەوی قسە یەک نەفەر نەشکێ ئێمە دەرەنجام کارێک کراوە ئێستا خەڵک باسی دەوڵەتی کوردی ناکات 2 ساڵ پێش ئێستا هەموو کەس یعنی چاوەڕێەوەیە کرد هەموو کوردانی ئەوروپا ئەوانەی کە یەکێتی و پارتیشیان ناوێ خۆشیان ناوێن من لە نزیکەوە تێکەڵیانم زۆریانم بینی لە ماوەشە هاتن لە کۆڵن لە ئەڵمانیا کۆبوونەوە بۆ پشتیوانی ریفراندۆم لە خۆشی کورد دەوڵەتی هەبێ نەک لە خۆشی یەکێتی و پارتی دۆست یەکێتی و پارتیش نین بەڵامتیان کورد دەوڵەتی هەیە بێ ئێمە هەموو کوردانی دنیا لەوێ کۆبینەوە پشتیوانی بکەین بەخوا دۆستەکانی خۆیان کە کوردنی ناوەنەشیان بردبوو بەس ئێستاوا بێ هیوابوون ئەڵێ ئێوە ئەبڕووی ئێمەتان برد ئێوە بۆتان کرد نازانن ئەمە بەڕاستی دوو حیزب یا یەک حیزب دی ئاوا کوردستان وا لە یەکە خەڵک تووشی بێ هیواییەکەکە ئەڵێ تازە یعنی و خەڵک نەک کێشەکانی هەل لە بۆ وڵات داگیرکرا وڵاتەکەی فۆتان تاکیشی فۆتان خەڵک وای هاتوە ڕێ هەندەرانەگرێ لە ڕێگا ئەمرێ پەشیمان نییە هەرایگرێ هەر بەردەوام ئەمە بەڕاستی ئەمە دژایەتیە لەگەڵ میلەت خزمەتکردنیە بۆیە میلەت دەبێ بڕیاری خۆی بدە باشترین هەلێک بۆ خەڵک ڕێککەوتە لانی کەم 4 ساڵ جارێک دێتەوە بەردەستت کاکە زۆر باش مامۆستادارە قسەتان بۆ هێزانیەکان چی هەیە کە ببوورە لە دەنگدانی تایبەتدا بە تایبەتی ینی هەموو شەڕستەرەوەکەن کە تەنانەت زۆر جار هێزانیەکان یا بڵم یەکێتی و پارتی ئەم هێزانیانە بەکارێن بۆی کە دەنگیان بۆ ئەوان بێت چاودێری و مراقبەیەکی باشیان دەکەن بەشێکی زۆرش لەم هێزانیانە ناتوانن گوێ ڕایەڵ نەبن ینی پەیامتان چی هەیە بۆ هێزانیەکان لەوەی کە ئەم هێزانیانە تاکەی دەبێ بۆ نمونە لە ژێر سایە حیزب بابن تاکەی نیشتیمانی نەبن ئەوەن هێزی ئەمنی من پێم وایە دەبێت لەوە ڕۆشنبیر و شارتر بن هیچ ترسی نایە بەشێک لەو هێزانیانە چەند هەڵبژاردن کراوە لە کوردستانە تا ئێستا دەنگیان بۆ یەکێتی پارتی نەداوە کەسیش نەزانیوێتی کوێن و نە سزاش دراون و مەگەر خۆی لەم داولاوتی بێتی دەنگم بۆیەوە نەداون تەڵەنەوە سزایان داوە لەبەرەوە دەنگدان نهێنیە توانێت دەنگی خۆیان بدەن دووش ئەمانە بەڕاستی
ئەم هێزە ئەمنیانەی لە هەر وڵاتێکی دنیا بن باشترین موچە و ژیان و گوزەرانیان هەیە کاکە لە وڵاتانی دنیا هەرچی چوو ئەو سیلکەوە هێزی سەربازیە ئەمنی هەمووی خانووی پێدرێ شوقەی پێدرێ باشترین موچەی هەیە چونکە بەڕاستی سنگێنێ بە گولەوە کە وڵاتەکەم نواساییشیشە لێرە چیان بۆ کراوە معاشێکیانە دەنێ بە دووسێ مانگ جارێک ئەویش نازانم نیوە معاشێکە چۆن پێژی اینجا ئەو کەسانی کە موچە لەم حکوومەتە وەرەگرن نەبێ لە تازەترین حەدەسی شاکە بینیمان پێشمەرگەیەک کە برینداری شەڕی داعش بوو لەبەرەوەی بۆ چارەسەر دەچێت تاڵمانیا دوای منداڵەکانی بە شوێنیا دەڕۆن دوو لە کچەکانی لە دەریای ئیجا دەسەدەن ئەنی بەداخەوە ئەمە ڕۆژانە ئێمە لەو بابەتانەمان هەیە ئەمە حاڵی هێزی پێشمەرگەیە لای ئێمە هەموو موچە خۆرێک لەم وڵاتە ئەرکی حکوومەتە موچەی وەدابینکە ئەم موچەیە ئەم پارەی لە وڵاتەی کۆمەڵکی ئیسلامی وەکێتی و پارتی نییە مڵکی میلەتە خوا پێداوە نیعمەتێکە داوێتێ لەو ژێرئەرزەنەوتە دەریە نوێی فرۆشت واتە سبێنێ ئەگەر کۆمەڵ ئیسلامی خزمەتێک بکە منت ناکا بەسەر خەڵکە نەک ملەت ناکا بە ئەو واجبی خۆی زانێ کۆمەڵی ئیسلامی بە ئەرکی خۆی زانێ خزمەتی خەڵک بکە ئەم خزمەتکردنی خەڵکە بە دینی ئەزانێ بە واجبێکی دینی ئەزانێ بە عیبادەتی ئەزانێ بە کاری باشی ئەزانێ بە ئەرکی سەرشانی خۆی ئەزانێ نەک منەت ناکا بەسەر خەڵکەوە نابێ میلەتی بێ میلەتی وشیار بێ بزانێ ئەمە ماڵی کەس نییە ماڵی میلەتە ئیدارەیەکی باشەکرێ بەشی هەموو میلەتەکەکە بەڵام ئەمانەیەن سێ بەشیە دزن بەشێکی ئەدەن بە میلەتەکە ئەم خەڵکار وا تێگا حیزب پارەیەداتێ حیزب پارەی لەکوێ بووە پێش ڕاپەڕینەوەی سواڵیە کرد ئەویش بە جووتێ پێڵاوی لاسیکەوە بەڵام بەچی ئێستا و هەموو دەوڵەمەندی دەوڵەمەندیە سەریۆت و سامانی ئەم میلەتەیە دزراوە و بردویانە بە زوایش هاتوون و ئازانن چاکەی لەگەڵ کردووە پیرەمێردێک کە ناوی بندیوارە کە حەقی خۆیەتی موچەی بدرێتێ من لەگەڵەوەم هەموو تاکێکی ئەم وڵاتە کە تەمەنی هەیە موچەی بدرێتێ بە ژن و پیاوەوە کە کەمەندام و نەخۆشە موچەی بدرێتێ کە بێ ئیشە تا هەلی کاری بۆ دۆزرێتەوە بە شتێکی بدرێتێ دوایش جۆب سنتەرێکە بێ شوێنێکی ئیشکردن نەچێ بەردەوام سەردا تا ئیشی بۆ دۆزنەوە بەڵام ئەم موچەیە موچەی خۆتە وڵاتی خۆتە کەس خێری پێ نەکردووی دوجار لەبەرەوەی موچەیەکی بندیواری هەیە هەچێ دەنگە داوازانێ خزمەتیان کردووە بەس نازانێت لە مقابلی ئەوەی تۆ موچەیە کە بە دووسێ مانگوەریەگری کوڕەکەت زانکۆی تاوا کردووە دانەمەزراوە کچەکەت دانەمەزراوە بێ ئیشە معاشی چوار کەس لە ماڵەکە تا بڕاوە چەمە موچەیە گەدەم بە تۆ سێ مانگ جارێک بابە منە موچەیەم نایە وەرە کوڕکچەکانم بۆ تاین وەرە باو خەڵکە ئاوا نامێنێتەوە زۆر باشە سەدارە زۆر جار هەرم دوو حەزبە خۆیان بە خاوەنی هەموو پرسە نیشتیمانیەکان دەزانن وەستنگ دەردەپەڕێن ئەوان نوێنەری کوردن ئەوانە نوێنەری گەلی کوردستانن ئەوان پێشەوایەتی گەلێکی کورد دەکەن کۆمەڵ ئیسلامی تا چەندە دوورە لە پرسە نیشتیمانیەکاندا من ئەوە پێم وانە کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی هەر مێژووی ئەم کۆمەڵی ئیسلامی ئێمە هەمومان کاندام بووین لە کۆمەڵی ئیسلامی و لە دامەزرێنەرانی کۆمەڵ بووین و لە پێش کۆمەڵە لە ئەم حیزبە ئیسلامی سیاسیانە ئیشمان کردووە ئێمەش هەمووی خەباتی شاخ و شارمان هەیە دژی ڕژێم ئێمە ڕۆڵی گرنگمان هەبووە لە ئازادی و ڕزگاریکردنی کوردستان دواتریش لەو ڕۆژەوە هەرێمی کوردستان دروستبووە لە هەموو پرسە نیشتیمانیەکانە ئێمە پێشەنگ بووین ئێمە بەقەدەر پێگە و توانینی خۆمان با بڵێن دەنگی خۆمان شەڕمان کردووە لەسەر ئەو پرسە نیشتیمانیانە یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئەگەر من نەتوانم خزمەتی هاوڵاتی کورد بکەم چۆن دەتوانم نیشتیمانیشی بۆ ئازاد کەم من قوتی بە دزم چۆن نەتوانم کوردستانی بۆ ئازاد کەم ئەوە من پێم وایە ئەوانە ئازادی کوردستانیشان لە پێناوی بەرژەوەندی خۆیانەیە بەو مەرجەی خۆیان سەرۆک و سەر کردە بن و سەرۆتەکە بخۆن ئەوە بەداخەوە کارەساتی گەورە ئەوەیە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ لە تاکێکەوە تا پرسە گشتەکان بەردەوام خەمی خەڵقی خواردو بیری لەوە کردوێتەوە نەخۆشێک خەسخانەی بەخشینی بۆ بکاتەوە بیری لەوە کردوێتەوە مناڵێکی بێباوە بزانێ بزەموچەی وەدابینکە جا بیری لەوە کردوێتەوە چۆن خەڵکەکە فێرکە ڕەوشتی جوانی هەبێ خەڵکی سیفەتە ناشرینەکان لە ناو کۆمەڵگانەمێنێ سیلمی کۆمەڵایەتی تێک نەچێت دواتر کە دێتە سەر پرسە نیشتیمانیەکان ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە پێش هەموو کەسە لە پەرلەمان و لە حکوومەت شەڕی لەسەرەکەن بەڵام دەزانین چی ڕەنگە ئەو خەڵکانە ئەمە نەبینن کە تۆ لە ناوە چەندە خەمی پەروەردە و لە ساقی و تەندروستی ئەم خەڵکەچە تەنانەت دی بۆ هەموو بێدەسەڵاتیەوە ڕەنگە لە ڕووی دارایی و نەخۆشخانەی بەخشین دابنێ یا هاوکاری خەڵکی کەم دەرامەت و بێسەرپەرشت بکەیت بەڵام هەموو ئەمانە لەمەیان نبینەوە تەنها لەوەیە دەبینەوە گەر سبێنێ بۆ نمونە بۆمبارانی گۆشەیەکی هەرێمی کوردستان بکرێ یاکە موشەکەکان ڕاستە دەکرێن دێن تەنانەت تۆ کە هیچ دەسەڵاتێکت نییە بێ هەڵوێستت دادنێن بەرامبەر ئازانی ئەو هەڵەیەکی زۆر گەورەیە خۆی لە کۆمەڵگای و شارەوە ناکرێت ئەوەی بەرپرسە لە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە ئەو حیزبانن کە لە حکوومەت و دەسەڵاتە من بۆیە پێشتر باسی وڵاتێکی وەکو ئەمریکا کە دیموکراتەکان نزیکەی نیوەی پەرلەمانی ئەمریکایان هەیە نیوەی گەلی ئەمریکایان لەگەڵە
بەڵام کاتێک شەڕێک کراوە خۆ ئەو شەڕا دیموکراتەکانیش لە ناو سوپا هەن و پۆستی گەورە گەورەیان هەیە بەشداریش بوون یانی وڵاتە بەڵام لەبەرەوەی ئەو سیاسەتە حیزبێک دایڕش کە حاکمە خەڵک سزای حیزبی حاکمەدا ئەمنیەت و ئاسایشی وڵات لە دەست ئەو حیزبانەیە کە وڵات بەڕێوا بن ئەنجا لێرە حیزبانە هەر حیزبی حاکم نین ئێرە فیشەک و تفەنگەکەش بەدەستەوانە بڕیارەکەش بەدەست ئەوانە هێنانی خەڵق و دوژمن و دۆست و هەمووی بەدەست خۆیانە خۆمانە بارزوی خۆیان تەراتێنەکەن ئەوان بەرپرسن لە هەموو ئەو وەزە ئەمنیانەی کە ئەمڕۆ لە کوردستانە ڕوەدا حیزبێک لە دەرەوەی حکوومەتە بە هیچ یاسایەک بەرپرس نیە لەو بارودۆخێکە هەیە لە ناو خەڵقیشا بەرپرس نییەوە هیچیشی پێ ناکرێەوە ناشتوانێ بڕیار بدە ناڕزایی دەرە بڕێ و دەریشمان بڕیوە و هاواریشمان کردو چوینە سەر جادە و شوێنیش نەماوەنەیڵین خەڵقیش کاتێک کەوێ هەڵوێستی حیزبێکی بۆ دەرکەوێ بێ دەنگی پێ بدە خەڵقی کوردستان با بێن ئەم جارە دەنگ دەن بە کۆمەڵی ئیسلامی با دەنگی پێ بدەن کاکە زۆر ئاساییە لە ئەوروپا بۆ دایان ساڵە ئەلمانیەت باڵا دەستە حیزبی دینی نەماوە بەڵام خەڵک بێزار بۆ دەنگ بە حیزبی دیموکرات مەسیحیەکانە داوە لە ئەڵمانیا و دەنگی زۆری ژەهێن و ئەڵێ ئەمانە کێشەی ئێمە حەلەکەن گوێی لەوە نیە حیزبێکی مەسیحیە دینیە با حیزبی ئیسلامی بێخوا حیزبی ئیسلامی کاکە دین بەسەر تو فەرز ناکە حیزبی ئیسلامی دێ خزمەتی تۆکە پلان و بەرنامەیەکی هەیە دەنگی پێ بدە بیبینە بزانە ئاخوا ئەوەی کە پێشتر بە وەزیرێک کردوێتی یا بە دووسێ پەرلەمانتار ئەم جارەبانی وی حکوومەتەکەی هەبێ بانی وی پەرلەمانەکەی هەبێ بزانە ئاخوا چی بۆ تۆکە بزانە ئاخوا چۆن خۆشگوزەرانی بۆ تۆ دابینەکە چۆن سەروەرەکانی تۆ پارێزە چۆن وڵاتت بۆ بەرەوە ئازادی و سەربەخۆی ژەبە ئەبێ خەڵک بێ و بڕیارە بدا دەنگ بدا ئەو کاتە بێ محاسەبەش بکات لەجێی خۆیەتی ئەگەر بۆ 4 ساڵ کۆمەڵی ئیسلامیان دانا کۆمەڵی ئیسلامی نەیتوانی گۆڕانکاری بکە نەیتوانی ئیش بۆ خەڵک بکە نەیتوانی خزمەت بکە خەڵک لەجێی خۆیەتی لە تورکیا خەڵک دەنگی دا بە ئەردۆگان لەبەرەوەی خزمەتیان کرد ئیشیان کرد بۆ دومجار دەنگیان پێدان ئەو خەڵکی دەنگی پێداون خەڵکی ئیسلامی نییە ئافرەتێکی سافیرەیە و نوێژ نەکەرە و خەڵکێکە ئەلمانی بووە و خەڵکێکە چەپڕەوە و من خەڵکێکی زۆرم لە تورکیا دیوە و ناچی شارنەوە مەسەلە ئیبراهیم تاتڵز لایەنگری حزبی ئاکپارتیە بە نییە هیچ زۆر ئاسایی ئەڵێ من ئابووری وڵاتەکەم بەرەو پێشوە ئیتر ینی ئەمە لە کۆمەلگای وشیارە خەڵک کێشەی نیە ئەم حیزبە ناوی ئیسلامیە ناوی ئەلمانیە خزمەتی خەڵکەکە زۆر باشە سبەینێ یا ئێوە وەکو کۆمەڵ ئیسلامی چیەکەن بۆی کە خەڵکێک بە جۆرە لە جۆرەکان گیرۆدەی دەستی دوو حیزبی دەسەڵاتە کە ناتوانێت دەنگیان نەداتێ یا ناتوانێت لەگەڵ یانانە بێ چکە ڕەنگە پۆستەکەی پارەکەی ژیانەکەی ئەوی بۆی داوین کردبێت یا هێشتا لەژێر ترسی نان بڕی نابێت چیەکەن بۆی کە خەڵک وشیار بێەوە ئەم هەڕەشە و گوڕشان نەمێننەوە بە ئازادی دەنگی خۆی بدات زانشی من پێم وایە باوەڕتان ببێ جگەلەوەی دەسەڵات هەندێ پارەی هەیە بۆ تەزویر و فرۆفیڵ بەڵام ئەگەر خەڵک دەنگ بدا ئەم حیزبانە هیچیان هیچ نیە چونکە موچەی خەڵک ژیانی خەڵک ئەرکی حکوومەتەوە هەر دابی نەکرێ و ئەگەر یارمەتی و هاوکاریەکانیان زیاد نەکرێ هیچی نابردرێ لە سیاسەتی کۆمەڵی ئیسلامی تۆڵەسەرنەوە نییە وڵاهی ئەگەر بێت و ئێمە هاتیینە سەر حکوماوانەی لایەنگریەکێتی و پارتی بن سزایان نەدەین ئێمە پێمان وایە ئەوانە پێش ئێمە زوڵمیان لێکراوە لایەنگرانی یەکێتی و پارتی زوڵمیان لێکراوە لە هەموو ڕوویەکەوە جگەلەوەی مافەکانیان هەروەگە و خەڵکەوە دابین نەکراوە موچەی نییە بەڵام لەسەری مانگا بێ 100,000 پارەی وەلیدەوە هەمووی وەکو یەکە لەلایەکی ترەوە من پێم وایە سیستەمێکی کەشیان لە عەقڵیەتی خەڵقی خۆیان کردووە کە 20 ساڵە بەستویانەوە بە خۆیانەوە بە بەلاش جارێک 2 جار 4 جار 5 جار ینی لانی کەم تۆ ئەو بارە قورسەشیان لەسەر هەڵەگری تۆ دەنگێ بە من داوە بەزەم ڕازادی کاکە من خۆم پێ دەڵێم ئەگەر هاتوو نەمتوانی خزمەتی تۆ بکەم ئەگەر خیانەتم لێ کردی جارێکتر دەنگم پێمەدە چۆن پێم وایە ئەگەر خیانەتم لە تۆ کرد پێشەوەی تۆ سزام بەی خوا سزامەدا لەبەرەوە تکە من ناڵێم من تۆ ناکڕم تۆ نوێنەر تۆ من هەڵبژێرە بە نوێنەری خۆت من ئەمەیە خزمەتی بکەم تۆ چەند چانسدا بە یەکێتی و پارتی و ئەم حیزبانە جارێک 2 جار 3 جار دەیم جارە سەرەی ئەمە فەرمو تاقیمان کردەوە لە کەما تاقیت کردوونەوە تیا دەرچوین وەرە لەوەی تریشا تاقیمان کردەوە با ئەم وڵاتە نیوەی کایەکانی ئەم دەسەڵاتە بکەوێتە دەست ئێمە لانی کەم بۆی بزانی یاخوا ئێمە چۆن دەتوانین خزمەتی ئەو خەڵکە بکەین زۆرزانی چیمان ئێوە من دەستمەنە و بڕیەکانی کارنامەکە بەشی یەکەم کە سیاسیە چالاکردنی دامەزراوەکان وەک ڕۆڵی چاودێری پەرلەمان دیوانی چاودێری دارایی دەستەی نەزاهە لە پێناو ڕوبەڕووبوونەوەی گەندەڵ و بنەبڕکردنی بازرگانی سیاسی ڕۆڵی چاودێری پەرلەمان لە کابینەی هەشتەمە بینیمان بۆنە وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی بەپێی خۆی داوای دەکرد کە بێتە ناو پەرلەمانی کوردستانەوە بەڵام هەندێک وەزیری تن بوون بانگهێش دەکران تەنان ڕێگە نەدەدرا وەزیرەکان بێنە ناو پەرلەمان و دوجاریش بینیمان کە
چارنووسی پەرلەمان داخستنەکەی بوو. ینی کۆمەڵ ئیسلامی چۆن دەیەوێ بۆ نمونە چالاکردنی دامەزراوەکانی ئەم خاڵی جێبەجێ بکا کە یەکەمینیان ڕۆڵی چییە لە ڕاستیە لە هەموو وڵاتێکە دەستور هەیە بەداخەوە لە کوردستان نیمانە پێدەستور نەبێ یاسامان هەیە. ئێمە کاتێک گەڵین یاسا سەروەرە پێم وایە لە هەموو کە زیاتر فێر بووین چکە ئێمە پەیڕەوی لە شەریعە دەکەین کە شەریعە سنوورێکی دانا لێلا نادەین. پێشمان وایە یاساش جۆرێکە لە شەریعەتە بۆ ژیانی خەڵک. ئەم تەشریعە کاتێک هەمومان کۆکین لەسەرەوەی پەرلەمان باڵاترین دەسەڵاتە ئەو بڕیار دەدا. پەرلەمانێک سەرۆکی هەرێم بێ لەوێ سوێن بخوا، پەرلەمانێک سەرۆکی حکوومەت بێ لەوێ سوێن بخوا و ئەو پەرلەمانە دەنگی پێبدا سەرۆکی حکوومەت وەزیرێک ئەو پەرلەمانە دەنگی پێبدا ئەبێ بشتوانێ متمانەی لێ بستێنێتەوە. بەڵام ئەمان پەرلەمانیان وای فلیچ کرد. پەرلەمان بۆی نەبوو وەزیر محاسەبە بکە، بۆی نەبوو وەزیرێک لابە. ئێمە باوەڕمان بەوە هەیە ئەو دەسەڵاتی کادرێ بە پەرلەمان چونکە ئەمە گرێبەستێکە لە بینی دەسەڵات و خەڵکە پێمان وتون ئاوا کار بەڕێوا بین. ئێمە لەگەڵ ئەوەین پەرلەمان خاوەنی بڕیار بێ بتوانێت گەورەترین بەرپرس بێنێتە پێشەوە. ئێمە بەردەوامێکێک لەو شتانەی لە مێژووی ئیسلامە شانازی پێواکەین. خەڵک هاتووە محاسەبەی والی کردووە، محاسەبەی ئەمیر و بەرپرسەکانی کردووە لەسەر شتی بچووک. توێتی گوێت بۆ ناگرین ئەوە لەکوێ بوو؟ بۆ قوماشێکی زیاد هەیە، بۆ ئەسپێکی زیادت هەیە، بۆ داوامەکە و ساعاتێک دواکەوێ. بەجاری وا بۆ محاسەبە کراوە لەسەر کوڕەکەی. ئێمە ئەو مێژووی ئیسلام فێریەوەی کردین. بۆیە ئێمە پێمان وایە یەکێک لەو گەندەڵیانەی لە وڵاتە هەیە کە یاسا سەروەر نییە. ئێمە داوای ئەوەکەین کە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ، کە پەرلەمان نوێنەرایەتی هەموو حیزب و لایەنەکانەکە، نوێنەرایەتی هەموو تاکێکەکە توانێت ڕۆڵی خۆی ببینێ کە حکوومەت شەفاف نابێ دەبێ بڵێ بۆ شەفافنی. ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران داهاتی وڵاتی لایە و ئاشکرای ناکە ئیگۆڕێ داوای لابردنیەکە. بەڵام کاتێک کە دەسەڵات گوێ بۆ یاساکە ناگرێ یاساکە پێشێل دەکات دەتان پەرلەمانەکە دادەخات چۆن شتێک هەیە شتێکتان پێ و حکومەڵ ئیسلامی ئەوە حقیقەتەکەی ئاوایە کە ئەم سەرۆک وەزیرانە هەروە نەچۆتەوە سەرۆک وەزیران خۆ نە لە ئاسمانەوە هاتووە و نە بە تفەنگیش ڕۆشتووە. ئەو پەرلەمانەی کە خەڵک دایناوە هەڵی بژاردووە، خەڵک دەنگی زۆر بەو داوە بە تەنیا توانیویانە 50-60 کورسی بێنێ لە بەرەو سەرۆک وەزیرانیش دانێ. هەتا تۆ دەنگی پێبدەی مبارەکی بێ هەر لەوێ بێ. ئەم جارەش و دەجاری تریش خەڵک خۆی ئەوانەی داناوە. کاتێک ئەو بە تەنیا 50 کورسیم بۆ ئەهێنێ 40 کورسی ئەهێنێ 30 کورسی ئەهێنێ لەگەڵی چێشکە هاوپەیمانیەکە پێکەوە بەرنامەکانیان وەکۆی کێچێتی پارتی کردویانە سەرۆک وەزیرانە و پەرلەمانە دایانێ. پەرلەمانەکەش وێنەری تۆ خۆت هەڵبژاردووە لەبەرەوە بێ بڵێ هەر ئەوە دەستی خۆش بێ هەر ئەوەیە. خۆ تۆ ئەمە بە شەرەفی شەک نەهات. کەی خەڵک دەنگی بە ئێمەدا ئەندام پەرلەمانەکانی ئێمە ئەوانەی لە بەرەی گەلن توانیمان نیوە زاید یەک بێنین. ئەگەر هاتوو ڕیز بزەرایەکمان دانا لە خۆمان و نەمانتوانی محاسەبەی بکەین معناوی خیانەتمان لە خەڵک کردو. خۆ خەڵک کاکە دوور نییە دوای 4 ساڵ دەتوانێت وا سزای بابیە بە عەرزە. ماوەسادارە ئەم سەرۆک وەزیرانە لە دوای چەندین ساڵ چەند کابینە لەسەر یەک سەرۆکی وەزیرانە بەڵام ئێستا گەورەترین دروشمیان کوردستانێکی بەهێزە. ئەم کوردستانە بەهێزایە بەرەو کوێزانشی ئەو بۆی هەیە دروشمی سیرتر بڵێ پێشتر و توێتی دەوڵەتی سربەخۆ و دەوڵەتەکەی کرد بە قوڕانیوێ کوردستانیشی دانا و خەڵک هەر نایبینێ هەر دەنگی پێدا. تۆ کوردستان دوای 26 ساڵ هەر بەهێز نەبوو، دەوڵەت هەردانە مەزرا، ئابووری هەر بەهێز نەبوو، موچەکە هەر چاک نەبوو، موچەی تاو هەر نەدرا، لە ساڵێکە هەر 6 مانگ موچەتدا کوێی بەهێز. بۆیە بەڕاستی من جارێکتر ئەڵێم خەڵکی کوردستان دوا بڕیار دەدا ئەو کەسانە حەقی خۆیان نەبڵێن ئێمە پاکترین کەسی ئەم کوردستانین ئەم سەرزەویین، ئێمە کوردستانمان بۆ ڕزگار کردوون، ئێمە خیانەتمان نەکردووە، ئێمە کوڕی کەسمان بە کوژ نەداوە، ئێمە دزیمان نەکردووە. ئەم ملیار و سەروەت و سامان و کۆمپانیا و کۆشک و تەلارەی هەمانە هەموویمان هەبوو لە باو باپیرەوە بۆمان مابەوە. اینجا ئێمە کاسبیمان کرد بزنسی گەورەمان کردەوە بۆ خۆمان هەمان بۆ ئەمانە بۆیان هەیە بێڵێن خۆ هیچ کەسێک کەس بە دۆی خۆی ناڵە ترشە بەزەوەی کە بڕیارەدا ئەوەیە خۆش یعنی تۆ سیستمێکت تێ دێتەوە بەردەمی خەڵک. کاکەوە من جارێکتر هاتوومەوە داواتان لێ یەکەم وەکو جاری پێشوو خزمەتی باشم کردن ئەم جارە زەحمەت نەبێت دەنگم پێبەرەوە با خزمەت بکەم. ئەمە مشکیلەکەیە. یعنی تۆ دەنگ بەمانە دەی 4 ساڵە دەنگت داونێ کاکە ئەم موچەکە و چاک کردنەوە وەڵڵا. 4 ساڵە دەنگت داوە 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 4 ساڵە دەنگ
ئەی کردە بە موچەی تەواو نەخێر ئەی بەردەوامە درێ پشکی نەوتەکە کە داهاتە ماڵەوە باشە ئەی باشە ئەی کواس ئەو بەڵێنانەی بە خەڵکتاندا لەکوێن ئەی کوا دەوڵەتە کوردیەکەمان ئەی کوا کەرکووک ئەی تۆ ڕۆژانە سا خەڵک لە کەرکووکە دەرەکرێکاکە بەڵام ئەوان کە هەر هەمیشە بۆ منامان بەڵێن دەدەن بە خەڵکی ئەی ئەرکی ئێوەمانان چی هەیە بۆ وشیاری خەزان چی ئەرکی ئێمە ئەوەی کە پێمان کراوە لە پەرلەمان و لە حکوومەت و لە هەموو شوێنێک ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە بووینەوە کاتێک ئێمە کاندیدێکمانە بێ بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان پێمان وایە ئەمە ڕوبەڕووبوونەوەی ئەم دەسەڵاتەیە بە خەڵک گەڵێن ئێمەش وەکو هێزێکی کوردی کوردستانی ڕەسەن نوێنەرمان هەیە و دەمانێت نوێنەراتی خەڵک بکەین کاتێک ئێمە لە پەرلەمانە شەڕی بچە و معاشی خەڵ موچەی خەڵگەکەین و یەن ڕێمان پێگرن و لێمانەدەن و دەرمانەکەن ئێمە شەڕی خەڵکەکەین کاکە من لەم کەناڵانە ئەم قساکەم ئێستا هیچ پۆستێکی حکومیم نییە ڕاستە خۆم لە کۆنگرایە خۆم کاندید نەکردووە پۆستیشم نییە لە کۆمەڵی ئیسلامی پێشتر سەرکردایەتی بووم لە بزوتنەوە یەک بوونا مەکتەب سیاسی بووم بەڵام خۆم ئێستا پۆستێکم نییە بەڵام باوەڕتان بێ لەبەرەوەی کادرێکی باڵای کۆمەڵی ئیسلامیم و حەقەڵێم پشتیوانی لە خەڵکەکەم بە چەندین جۆر سزایانداوم کە ناکرێت لێرەوە باسی بکەم بە شێوازی جۆرا و جۆر ڕێگریت لێەکەن بەس لەبەرەوەی کە تۆ دوچوار کەلیمەی حەقەڵی بەس ئێمە بە من بە واجبێکی دینی ئەزانم من بە واجبێکی شەرعی ئەزانم من ئیسلامەتی و کوردایەتی و مەردایەتی فێری کردوین کە نابێت دیفاع لە خەڵک نەکەیت و پێشمان وایە بێدەنگ بوون بێ هەڵوێستیە یەکێک لە واجباتی دینی ئێمە ئەمر بە معروف و نەهی لە منکەرە ئەوەیە بەردەوام خەڵک هاندین بۆ کاری باش وشیاریکەینەوە تێگەێنین ڕێگریش پێین لە خراپەکان ئەوەی پێمان کرابێ ئێمە هەوڵمان داوە خەڵکی کوردستان تێبگەێنین کە بە دوای ئەم زەلکاوەیان نەڕۆن کە چیتر نەخەڵەتێن کە پێمان وتون نەک لە دنیاوەڵا لە قیامەتی شامەسوولی لەوەی تۆ دزێک هەڵە بژێری جارێک و دوو جار و چوارجار لە پەنای تۆ دزیەکە کوا سەرەت و سامانی وڵات تا ئێستا کەس نازانێت داتاکان لە کوێن ینی چەند بەرمین لەو دەڕوا چۆنە فرۆشرێ پارەکەی دێتەوە کوێ ئەمە کارەساتە لە وڵاتێکا بتوانن پەرلەمان داخەن و کلیلێکی لێبن و فەرموڕۆرە بۆ ماڵەوە لە وڵاتێکا بە یەک ڕۆژنیوی وەزیرەکان لە ڕاتە حکوومەت لەجێ خۆیت ئەمە لێرە بە سیستمی تیانە ئەم دوو حیزبە بە دوای سیستەما ناگەڕێن بە دوای وایگەڕێن هەر کەس هێز و میلیشیای خۆی هەبێ جاردار هەڕەشەش لە یەکتریەکەن جارداریش پێکەوە بەرژەوەندەکان بکێکەکە بەشەکەی خۆن ئیتر سەرەت و سامانی شەرچی لێدێ کەس نازانێ خۆیان بە ئارزوی خۆیان دوای بۆڵ بژاردن یەکی دەیان ملیار ئەفۆندێکی دەیان و سەدان ملیۆنیان تەرخان کردووە بۆ ئەم هەڵبژاردنە دەیان ملیۆن دۆلاریان داناوە ئەگەر سەدانیش نەبێ ملیۆن دۆلار بە پێو زانیارانی من هەمە بۆی لاڵبژاردنە گردنی خەڵقی پێ بکڕن زیمەی خەڵقی پێ بکڕن دەنگی خەڵقی پێ بکڕن بەڕاستی ئەمە کارەسا ئەگەر ئەم پارێ لە قێراندارەکەیە بەکاریان بێنەبێت ئەگەر ئەم پارانە لە قێرانی دارەیە بەکاربهاتە ئەگەر ئەم وڵاتە سیستمی هەبووایە ئەگەر ئەم خەڵکە خزمەتگوزاری هەبووایە کاکە بەبێ ئەو دزی و خیانەتە خەڵک دەنگی پێدان خەڵک بە دوای ژیان ئاگەڕێ خەڵک لەم وڵاتە گوێی لەوە نیە ئایدۆلۆژیا هەر حیزبێک چیە باوەڕت ببێ هەر کەسێک خزمەتی خەڵک بکە موچە و پێداویستی بۆ دابین کە ژیان خۆشگوزەرانی بداتێ خەڵک پشتیوانی لەکە خەڵک بە دوای ژیان ئاگەڕێ ئەمانە ئیسفادان لەوە کردووە کوردستان بۆ نمونە لە هەرێمی کوردستانە 3 ملیۆن دەنگ دەرمان هەیە ئەم 3 ملیۆن دەنگ دەرە ملیۆن و نیوەکی ناچێ ئەگەر کاتێک بۆ نمونە ملیۆنێکی ناچێ ملیۆن و نیوەکی ئەو نیوەی تری کاچێ ئەم نیوەی کاچێ کورسیەکان دابەشەکرێ بەسەر ملیۆن و نیوەیە لەبەرەوە هەموو دەنگەکانە ڕابۆی چێتی و پارتی بەڵام نەخەڵکە ناڕازیەکە ناچێت ئەو کارەساتی بامەوەکەمە پرسیار مامۆستادارە ئێستا دەنگدەر دابش بۆ بەسەر سێبەرەدا بەرێکی ئەگەر بڵێن دوو دەسەڵاتەکەی بەرێکی لە حیزبەکانی ترە بەرێکیشی بایکۆتی پرۆسی سیاسیە کە پرۆسی هەڵبژاردن دەکات و نایەتە ناو هەڵبژاردنەوە بەشدار نابێت بێ هەڵوێستەکان بەڵام ئەوە دیارە بۆ دوو دەسەڵاتی باڵایە و ئەمەش دیارە بۆ لایەنە سیاسیەکانی ترە دەنگی ئەمانە کە لە ماڵەوەن کێ بەکاریان دێهێنێت دەنگی ئەوانە کە نایەتێمان لە ناڕازیەکان بەمار بکو معادلەیەکی بیرکاریش ئەو کەسانەی کەنایان حسابیان بۆ ناکرێت کوردستان 3 ملیۆنە ملیۆنێکی دەنگ نادا 3 ملیۆنێکی ناچێ باشە نیو ملیۆنیشی بۆ ئۆپۆزیسیۆن دەنگەدا ملیۆن و نیوەکشی بۆ دەسەڵات هەر لە ڕێوە لە سا 75 کورسیەکانە با لەم حاڵەت جگەلەوەی ئەو ملیۆنەش خۆی دەنگی بۆدا تەزویری بۆکا بۆی پڕەکاتەوە لەبەرەوە ئیتر بۆ خۆی بە مسۆگەری حکومەت دروستەکە ئەگەر 1 ملیۆنیش لەگەڵ لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بێ و ملیۆنێک بۆ حیزبی دەسەڵات دەنگدا ئەوان ملیۆنەکەی تریش بۆ خۆیانە بن جارێکی تر هەر دەبنەوە لە 16 دەنگەکانە بنەوە
لەبەرەوە ئەگەر ئەو خەڵکە هەمووی هەڵوێستی هەبێ و بێ دەنگ بدا بڕیار بدا لانی کەمە کوتم ئەمە ئەمر بە معروف و نەهی لە منکەرە من ئەم گەندەڵ و دزانم ناوێ لانی ئەمە باشترە خۆ تۆ جاری وا هەیە لە بینی دوو زەرەدیشا کامیان زەرەدی کەمترە و هەڵبژێری ئەمە حاڵەتێکمان هەیە ئەمانە حیزبێکن ئەمە تەجروبەیە ئەمانەش تازە هاتوونە پێشەوە ئەوەندەی کە تەجروبەمان کردوون خەڵقی دڵسۆز و خەمخۆر و داوێن پاک و دەست پاکن دێم ئەمانە هەڵبژێرم بۆ ئەوەی با من هەڵوێستم هەبێک چونکە گەرەوانە نەچن بەڕاستی حزبی دەسەڵات حەزەکە و جۆرە کەسانە هەر تا چۆن دەڕازی بوونە بەو دۆخە ئەگەر چی خۆیان بە ناڕازی دەزانن ناون پێم وایە نەک ڕازی بوونە هەر پشتیرێکی تەواوی ئەو دەسەڵاتە کرد ئەو بێدەنگ بوونە زۆر مەترسیدارە یعنی ئینسان نابێت لە حەق بێدەنگ بێ بەڵام دەکرێت پاساوی ساختەکاری بکرێتە بیان بەڕاستی ئەمەی کۆمەلگای ناوشیارە تۆ سەریکە بڕۆ سەری داتاکانی ڕێژەی هەڵبژاردن کە لە وڵاتانی دنیا بەردەوام لە وڵاتە پێشکەوتەکانە ئەو وڵاتانەی خەڵکەکەی هوشیار و ڕۆشنبیرە خەڵک هەمووی ڕێژەی بەشداری یەکجار زۆرە کە خەڵگەڵی با هەڵوێستم هەبێ هێنی نوێنەری خۆم دیارەکەم بێ هەڵوێستدانانیشم زۆر باشە بەڵام لای ئێمە خەڵک لە کاردانەوەی ئاڵە بەشداری ناکەم ێ بەشداری ناکەی دەسەڵات ئیسفادەی لێکە گۆڕانکاری ناکرێ دەفەرموو شێوازەکانی گۆڕانکاری ئەم دەسەڵاتم پێ بڵێ ئەگەر پێت وایە کودەتای سەربازیەکەی فەرموو بیکە کازانی پێت ناکرێ و ناکرێ ئەمە هەڵبژاردنە تاکە ڕێگایەکە بەدیلێکی تر نییە بۆ ئەمەش نایە ئەی تۆ لە چی حاضر منش دەرفەتم نەماوە بەس ئەوەندا داکۆکیکردن بۆ چەسپانی مافە سیاسیەکانی هاوڵاتیانی کوردستان ئاماژ لەم خاڵەیەکی هەیە زانیی مافە سیاسیەکانی خەڵکی کوردستان زۆر ئاشکرایە خەڵکی کوردستان تا ئێستا دەنگە دادەنگەکەیە دزرێ خەڵکی کوردستان نوێنەر هەڵبژێرە لە پەرلەمانەکەی داخری واتە تا زۆر نەبن ناتوانن نەمافانش بچەسپێرن نا بێگومان ئەو مافانە کاتێک بۆ دەکرێت ئێمە بەقەدەر خۆمان داکۆکی لەکەین شەڕی لەسەرەکەین لە پەرلەمانە ئیشمان چییە بە 6 پەرلەمانتار بەقە 50 پەرلەمانتار قسەمان کردو هاوارمان کردو دامان بەگوێی دنیا و ناوخۆ و دەرەوە و هەموو ماڵێکە بەڵام لەگەڵەوەشا تۆ هەندێک لەو بابەتانە هەیە بێ تۆ خاوەنی دەسەڵات بیزۆری نەبی بۆی بتوانی بڕیار بدەی بەڵام هەموو ئیشی لەسەرەکرێ و کردوشمانە و بە زیادی شۆ بێ بیکەین چکە هەموو مافیکی سیاسی هاوڵاتی لە وڵاتە پێشێل کراوە چۆن مافیابووری نیە مافە سیاسیەکانێکی وەکووتمان تەنانەت لە دەنگدانیشا دەنگەکەی دەزرێ نایڵن دەنگدا ئەو نوێنەرەش دایانێن لە پەرلەمان دەریەکەن دوجار ئیترم خەڵکە مافی چی هەیە ینی ئازادی چی هەیە ئەگەر ئازادی هەرەوە بێ بچێتە سەر شەقام و بێ و بڕوە ئەوی لە سەر شەقام نابێ بە ئاشکرا هاوارکە زۆر باشە مامۆستادارە من دەرفەتم تەواو بووە زۆر سپاس بۆ دەرفەتێکە بە منت بەخشی زۆر سپاس بۆ ئەوەی بینەری عزیزیش کە تا ئەم ساتە لەگەڵ مابوون تا بەرنامەیەکی تر و بەڕایەندەیەکی گەشتر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ